سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن باشن؟ ئەمڕۆ من هاتووم بۆ شارە جوانەکەی هەڵەبجە لەگەڵ ئەم مناڵە جوانانەی پشتمەوە کۆمەڵێک گفتوگۆکەین بزانین تا چەندێ هاوکاریە و کەساناکەن کە پێویستیان بە هاوکاریە لەگەڵمان بن. چۆنی؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ناس. ناس ئافەرین. ناس تەمەنت چەندە؟ 6 ئەی لە پۆلی چەندی؟ 1 ئافەرین. ناس تۆ پێ خۆشە من ئەمڕۆ هاتووم بۆ هەڵەبجە؟ بەڵێ. ئافەرین منیش زۆرم پێ خۆشە لەبەرەوەی هاتووم بۆ لای ئێوەی هاوڕێم هاوڕێکانی ترمە بینم چاو پێکەوتن تا لەگەڵاکەم گۆرانی خۆشیشم بۆ وەڵێ نێوە وایە؟ بەڵێ. ئافەرین باشە پێم بڵێ تۆ یارمەتی هاوڕێکانی ئەگەر پێویستیان بە یارمەتی تۆ بوو؟ بەڵێ. ئافەرین ئەگەر هاوڕێکە ڕۆژێ هاو بۆ ئێرە پێنووسی پێ نەبوو لە قوتابخانە تۆ پێنووسی ئەیتێ؟ بەڵێ. ئافەرین کەواتە ئەبێ بە هاوکاری هاوڕێکانمان بکەین ئەبێ کاتێ پێویستیان بە ئێمە بوو شتێکیان لێ داواکردین بیان نینێ باشە؟ ئافەرین ئەی گۆرانی ێزانی؟ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ شیرین لێو بەخەندە و پێگەنین هاوڕێسە و پرتەقاڵ خۆشەویستی لای منداڵ تۆ میوەی پایزانی ساڵی جارێک میوانی. ئافەرین یەک چەپڵێ بەیەکی بۆ لێبەر. سپاس. چۆنی؟ باشی. ناوت چییە؟ کامۆ. ئافەرین کاکە کامۆ. کاکە کامۆ قوتابخانە خۆش بووە ئەمساڵ؟ شتی باش فێر بووی؟ وانەکانە باش خوێن؟ ئافەرین باشە پێم بڵێ ئەگەر پێویستە بە شتێک بوو نەوتوانی دابینیکەی داوای هاوکاری لە هاوڕێکانەکەی؟ ئافەرین ئەبێ داوای هاوکاری لە هاوڕێکانە بکەی ئەوانیش بەپێی توانە هاوکاری بکەنەوە باشە کامۆ تو گۆرانی خۆشە لەبەرە؟ ئادی گۆرانێکمان بۆ بڵێ؟ گوێلا سەر پشتانە گەژی و میهرەبانە ماسەکە کاڕۆژانە دەروێشت زۆر وریایە وەکی لە کۆرۆنایە بۆیە گشتە ڕێگانێ بۆ پارێزم بە جوانە. ئافەرین یەک چەپڵێ بەهێزی بۆ لێبەر. بۆ پارێزی لە کۆرۆنا و لە نەخۆشی باشە؟ ئافەرین هەر بژی. چۆنی؟ باشی؟ چەندێک؟
چەندێ باشی زۆریان کەم زۆر زۆر وچیەوەنە زۆر باشی لەبەرەوەی نانی بەیانی خواردووە بەڵێ ئەی نانی نیوەڕۆکە ڕۆشتەوەی خۆی بەڵێ باشە ئاوا یەکسەر چیتە سەر سفرەکە و دانیشیت و تەواو یان چۆن نەبێ ئەی دەسەکانمان نابێ بشۆین بەڵێ ئافرین بۆچێ بێت دەستمان بشۆین نەبەرەوەی ڤایرۆس نەدەستمانە نەبەرەوەی میکرۆب هەڵ نەگرین سەیری و ڕێنماییەکە ناوڕێیان ئەهاشتی چۆن نەزانە مناڵەژی گەڵانەی هاوڕێم کوڕەیەوە زۆر زیتەڵ و وریان ئەڵێ بێ دەسەکانمان بشۆی بۆی ڤایرۆس نەچێتە دەمانەوە تووشی نەخۆشی نەبین ئەدی گۆرانێکی خۆشیشم بۆ بڵێ دێ کرشک لاوە گوێمە سەر فستانە چاوی نوخۆم خەبەر بێوەی هاتووتی وی من لە ڕێوشتی وا دەسم زۆر باسی ڕێی نەکەی باشە گۆرانێکێکی زۆر بە خێرایی وت وا دیارە ئەوێ هەموو شتێکە ئەوە بە خێرایی بکە خوێندنەکەش بە خێرایی تەواوکەی باشە جۆم لێ نەبێ بڵێن ماوەتەوە لە پۆلیسێ و ئەوانە تەمەڵ بوو دەرنەچوو ئەبێ وریابین ئەبێ وانەکانمان بەباشی خوێنین باشە هەر بژیت ئافرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبە چۆنی باشی ناوت چییە هەیڤی هەیڤی باشە یەک شتێک پیاڵێ تۆ هەمیشە ئەوە پاک و خاوێن خۆ گۆڕی ئافرین ئەوە قشیشە گوڵی لێی ئافرین کوڕە شتانە زۆر جوانە تۆ کردوتە بەخۆتەوە زانی باشە تۆ لەوانەکانتا چۆنی زۆر باشی باشە ئەگەر کەسێک بۆ نمونە کەسێکی بەتەمەن پێویستی بە هاوکاری تۆ بوو عەلاقەی زۆر پێ و نەیتوانی بیباتەوە تۆ هاوکاریەکەی ئافرین زۆر باشە ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ کاتۆلی کاتۆلی کێ دێ بڕۆین بۆ لادێ بۆ سێری باخوترێ کچێکی لێیە گیرە میوانە لەیدا بیرە شوانی مەڕوو گەنگۆلین کاتۆلی کاتۆلی ئەفەرین یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر باشە یەک شتم پێ بڵێ تۆ سەیری فیلم کارتۆن نەخۆشەکانی کورساتەکەی ئەبێ بەردەوام سەیریاکەی لەبەرەوەی فیلم کارتۆنی بە سوودمان پێپشانەیە سوودیان لێ بینیت و بە هاوڕێکانی شغڵێ سەیری زیتەڵە بکە نەمڕۆ هاتم بۆ وەڵەبجە باشە هەر بژی چەپڵێکی بۆ لێبەنەوە چۆنی باشی باشە ئەبێ ئێمە هەر لە خۆمانەوە بە سەوتی بەرز بڵێین چۆنی شتی وا بێ نابێ بە دەنگی بەرز هاوارکەی بۆی مناڵەکانی تریش بێزار نەبن وایە ئەفەری ناوت چییە ڕەند ناوێکی زۆر خۆشە ڕەند باشە تۆ لە پۆلی چەنی ئەفەری ڕەند باشە ئەگەر کەسە پێویستی بە هاوکاری تۆ بوو هاوکاریەکەی بۆچی لەبەرەوەی ئەو کەسە پێویستی بە ئێمەیە بۆیە داوای هاوکاری لێ کردوین دواتریش ڕەنگە من و تۆ پێویستمان بە هاوکاری بێتەوە بۆەوەی هاوڕێکانمان هاوکاریمان بکەنەوە وایە ئەفەری ڕەند چۆنی باشی ڕەند گۆرانێکم بۆڵێ ئادەی کاروێت لانە ولانە گوێی لەکوێیە سەر پێشتانە چاوی نوقات پرخا پرخ ڕێوی هاتووتی بەخ ترسای نابێ بترسی ڕێوی ئاژەڵێکی جوانە وایە نابێ ئازاری بین نابێ ئازاری هیچ ئاژەڵێک بین یەک چە بڵێ بێز بۆ ڕێز ئەفەری ڕێز چی؟ ئێو نیشوتم ڕەند نەبوت ڕەند ئەفەرین ڕەند کاتێکی خۆش بۆ تۆ خواحەفیز چۆنی باشی ناوت چییە ڕۆزیا ئەوشتە جوانانە چێ بەخشتەوە ئاوەکۆی وەکو قژی من نەرم و جوانە وایە ڕۆزیا باشە پێم بڵێ تۆ حەزەکەی هاوڕێکانێ پاک و خاوێر بنیان پیس بن ئافەری ئەدی سەیرێکی کامێرەکە بکە بڵێ مناڵانی هاوڕێم پێویستە هەمیشە خۆتان بە پاک و خاوێنی ڕاگرن بۆی هاوڕێکانمان بۆنی خۆش بچێ بە سەریانە دەی ناڵانی هاوڕێم سەیری کامێرەکەکە ناڵانی هاوڕێم ئەبێ خۆتان بە باک و خاوێنی ڕابگرن بۆ ئەوەی هاوڕێکانمان بۆنی خۆش بکەن ڕۆژانە بۆ ئەوەی هاوڕێکانمان بۆنی خۆش بکەن ڕۆژانە ئافەری خۆش بۆ ڕێنماییە بۆ هیوایان بە قسەی ئەم هاوڕێ جوانەمان بکەن ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ
سمولی کارمان نه پلیس داد به مازوزی و چوکا خنجیلو اسک سوکا فهمان دلیم ویدیا بند درزاز آزاد الجارو ببابت جان فهمان دکاپیته بلاش چمچوکا هنده کارو چاکوکا سپاس بوتو هاوریگان خوش منوی وقتا زور سپاس بۆ تۆ یەکچەم لەی بەیەکی بۆ لێ بەر هەر پشی سپاس ڕۆژگایگرە چۆنی باشی ناوت چییە لانو لانۆ ئافەرین لانۆ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ كيسلام العنا ربك الثانى شاهد خاب خبر خاب خبر وی ڕێویاتوتی پەخ لە ڕێوی زۆرە ترسم تۆ لە ڕێوی ناترسی ئەفەری باشە پێم بڵێ تۆ هاوکاری ماڵەواکەی لە کاتی ئیش و کارە ئەفەرین ئەبێ هاوکاری کەسانی لە خۆمان گەورەترکەی نەگەر پێویستیان پێمان بوو باشە یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەرپشی باز بۆ تۆ دەست خۆش چۆنی باشی ناوت چییە سارۆ چۆنی دەنگ و باسە چۆنە لەگەڵ قوتابخانەیە چۆنی باشی ئەیوانەکانە بە باشی خوێنی ئافەرین سارۆ ئەگەر ڕۆژێک هاوڕێک ناتبێتەوە بۆ قوتابخانە ئەوانەی کە ئێوە خوێندوتانە ئەو تێ نەگەیشت بێ تۆ هاوکاریەکەی بۆچی ئافەرین لەبەرەوەی ئەوی شت بزانێ و وەکو تۆ بچێتە قۆناغێکی تر و لەوانەکانیان باش بێ سارۆ گۆرانیە زانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ كريسكلانة ولانا كيلا سر پشتانا خودو بخابر ريوي هادو ديبر وی ڕابکرد لە ڕێویە ترسەمە نەڵێ ڕێویاتوتی پەخ باش ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ سارۆ هەرپشی سارۆجان چۆنی باشی ناوت چییە لاس چۆنی لاس لە پۆلی چەنی یەک ئەفەرین لاس باشە پرسیارێک لە تۆکەم ئەگەر کەسێکی هەژارە بینی خواردنی نەبوو برسی و هەژار بوو تۆ چیەکەی ئافەرین ئەبێ گەورەکانمان ئاگادار بکەینەوە بڵێن خێزانەکەمان ئاگادار بکەینەوە بڵێن ئەوە ماڵێک هەیە لەوێ زۆر هەژارن نانیان نییە خواردنیان نییە ئەبێ هاوکاریان بکەین وایە بۆچی لەبەرەوەی ئەوانیش بژین ڕەنگە ئێمە سبەی دووسبەی ئێمە هەژار بین بۆیە پێویستە هاوکاری کەسانی هەژار بکەین هاوکاری و کەسانەکەین کە پێویستیان پێمانە وایە یەکچە بڵێ بێز بۆ لاس ئەفەرین لاس هەرپشی چۆنی باشی ناوت چییە نەدا ئەفەرین لە پۆلی چەنی نەدا یەک ئەفەرین نەدا ئەوە ڕۆژە گۆرانیەکی خۆشە بۆ هاوڕێکە وتەوە چی بوو دەی بیڵێ سەرەتای ساڵەوە براکان و خوشکەکان و هاو خۆشەویستەکان دەرگای مەکتەب برایەوە شووی هاوین برایە ئەم جانۆری قوتابخانەیە کە بۆ زانی ئێلامەیە بە یەکترشا دەبینەوە ڕێگا خوێندن دەگرینەوە تاکەی فەلا دیوانی ئەفەرین هەرپشی یەکچە بڵێ بێزی بۆ لێ بە بۆ نەدایکە لەمە درێژبی نەدا هەرپشی چۆنی باشی ناوت چییە چی دابان چۆنی باشی دابان لە پۆلی چەنی وانەکانە باشە خوێنی بەڵێن بێ باشە ساڵێک ترە چتە پۆلی دوو وایە ساڵێکی تر کە هاتمەوە ببینم لە پۆلی دوو ساڵی تر کە هاتمەوە بچیتە پۆلی سێ باشە ئەفەرین دابان تۆ نوکتە زانی ئەدی نوکتێکم بۆ بڵێ بەردەیە لە پەنجەرەیە بۆچی بەری ناکەی بەردەیە لە پەنجەرەیەک بەردەکە پچکۆلەیە ئەی بەردەکە نەرمە لەبەر چی دەستی خوارە بەری ناکەوێ بەری ناکەوێ بۆچی بەری ناکەوێ بەری ناکەوێ بەردەکە ڕوا بەلایە بەری ناکەوێ بەڕاستی زۆر خۆش وەربژی دامانجان ئەمە درێژبی ئافەرین سواز بۆ تۆ چۆنی باشی ناوت چییە ئافەرین لە پۆلی چەنی لەوانەکان تا باشی ئافەرین ئەی هاوکاری هاوڕێکانەکەی لە ئەو وانانەیە کە تێنەگەیشتون بۆچی لەبەرەوەی ئەو وانەکان
وەکو تۆ تێبگاو وەکو من تێبکات و ئەویش دەرچێ ئەوش دەرچە و فێرش بێ ئەفەری دەربشیتە گۆرانێکی خۆشیشم بۆ بڵێ دەی چاوەڕێتە دەرەش لان و لانە گەی لەسەر پشتانە تاوی داخست بخراپڕ ڕاویاتەوەتی پخ وی دایکێکیان ڕێویاتۆتی پخ باشە و ڕێویە لەکوێوە هاو من نەبینیەوە بۆ زوو قسە نەکرد ئەم جارە قسە بکە کە ڕێوشتیوە هاو باشە یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەندەی ئەربژی دەست خۆشە و ڕێکەم چۆنی باشی ناوت چییە؟ ژالان ژالان ئافەری ژالان لە پۆلی چەنی؟ یەک هەر بژی ژالان ئەوە هەموو ڕۆژت و ئەوە قژە بە جوانی دایانی تۆی بەسی؟ بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی لە ناو خوێندکارەکان و لە ناو خوێندکارەکان جوان دەرچین و مامۆساش هەمیشە قوتابی پاک و خاوێنی پێخۆشە وایە؟ باشە ئافەرین ئەدی گۆرانێکم بۆ بڵێ سمارەیەک هاوڕێمان ناو پۆلیشدا پێمان زۆر وریایە و بچووکە هەنجی لەو ئێسەکسووکە پێمان دەڵێت وریا بن ناو دەرسە زۆر ئازا بن هەنجارە و بەتیە هەنجارە و بەبابەتێ ئەفەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەربژی دەست خۆش ئەوڕێکەم ئەفەرین زۆر باش بووی چۆنی؟ باشی ناوت چییە؟ دنیا؟ ئافەرین تەمەنت چەندە؟ 6 ئافەرین قوتابخانە خۆشەوێ؟ چەند؟ زۆر؟ باشە تۆ هاوکاری ئەو کەساناکەی کە قوتابخانەکە و پاکەکەنەوە؟ ئەگەر شتێکە بینی لەسەر زەویەکە ئەچی بیکەیتە تەنەکەی خۆڵەکەوە؟ بۆچی؟ لەبەرەوەی قوتابخانەکەمان هەمیشە پاک و خاوێن بێ وایە؟ ئافەرین هەر بژیت گۆرانیە زانی؟ هەتی گۆرانێکم بۆ بڵێ بەرتووکی خۆ دەوێنە و یاڵەوەی بڵێنە ناوی خودای لەوێنە بیت و وشەی بخوێنە تی ڕزقی بەوشە ئەوە ئایندەت کەشە دەستت کرد بە شتە ئەوە هیواوە بەستە ئافەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەربژی دەست خۆش زۆر سوپاس هاوڕێکە چۆنی؟ باشی ناوت چییە؟ ئافەرین ژالی گۆرانیە زانی؟ هەتی گۆرانێکم بۆ بڵێ F, G, P, V, no, my, C, ئەفەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەربژی دەست خۆش چۆنی؟ باشی ناوت چییە؟ ئافەرین باشە من پرسیارێکی لێکەم ئەگەر کەسێک خاوەن پێداویستی تایبەت بوو بۆ نمونە قاچێکی نەبوو دەستێکی نەبوو لە شۆستەیەکان نەیتوانی بپەڕێتەوە نەیتوانی بەسەر شۆستەکە سەرکەوێت تۆ هاوکاریەکەی؟ ئافەرین بۆچی هاوکاریەکەی؟ نەوەکو ئەو توانای نەبێ بڕوا و سەرکەوێ پێ تۆشە بێ هاوکاری بکەی باشە؟ ئافەرین ئەی تۆ قوتابخانە خۆشەوێ؟ باشە شتێکی پێڵێم ئەو چاویلکەیە و ڕۆژانە بە باشی پارێزی باشە بە پاک و خاوێنی ڕایگری نەیتە دەست مناڵانی تر با پیسی نەکەن و بۆ بشکێن باشە؟ هەر بژی یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەن هەر بژی دەست خۆش هاوڕێکە چۆنی؟ باشی ناوت چییە؟ ناوت چییە؟ ئافەرین تەمەنت چەندە؟ ئافەرین باشە پرسیارێکی لێکەم ئەگەر کەسێکە بینی لەسەر شەقام کەوتبوو نەخۆش بوو تۆ هاوکاریەکەی؟ ئافەرین ئەبێ زایی چی بکەی؟ ئەبێ بچی بە کەسانی لەخۆ گەورەتر بڵێ ئەوە نەخۆشێک لەسەر ئەو جادەیە کەوتووە پەیوەندیکەن بە فریاگوزاری و بابێن بەهانایەوە باشە؟ ئافەرین ئەدی گۆرانێکم بۆ بڵێ بەرتووکی خۆ دەبێنە وریا بوو مەگرێنە ناوی خودای لێبێنە بیت و وشە بخۆنە ئەگەر بیت بە وشە ڕزقی ئەوە ئایندەت کرد کە ڕستت کرد بە وشە ئەوەی وا من بەستە ئافەرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر ئەربژی دەستت خۆش بێت سوپاس هاوڕێکە چۆنی؟ باشی چەندێ باشی؟ زۆر بۆچی ئەوەنە زۆر باشی پێم خۆشەکە ئەوە زۆر باشی بەڵام پێم بڵێ کارەکەی چییە؟ زۆر پێخۆش بتوانێت بۆێرە ئەو بەڕاستیتە ئاوریان چەندی پێخۆشە پرمنی زۆرم پێخۆشە کە ئاوری وەکو ئێوەمەیە زۆر سوپاس هاوڕێکە من دڵخۆشم بە بینینی ئێوە بەو هیوایم هەمووتان هەمیشە باش بن ئەفەرین ناوت چییە؟ ئەفەرین ئەی تەمەنت چەندە؟ باشە تو هەموو ڕۆژێ ئەوە قژە بە جوانی دایێنیت و پۆشاکانە ئەوە پاک و خاوێنە؟
ئەفەرین پێویستە خۆمان پاک و خاوێر ڕاگرین پێویستە گرنگی بە پۆشاکەکان و بە جل و بەرگ و بە قژمان بین باشە هەتی گۆرانی خۆشەکەم بۆ بڵێ كرشلا دولارة كلا سرفستانة زوجي من جبانة ماسك أكل رجالة كرش زورية رخينا كورونايا خويا قرش عرقاني خو باريس المجواني دياري أكا ولا كذا زبناكا تسوينا الخوا تسكاري بقدسوا ئەفەرین ئەلبژیت یادە سەیرێکی و کامێرێکە ئەو کامێرێ دەی سەیرێکی و یاکە بڵێ ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی زیتەڵەی هاوڕێماتۆ بۆ هەڵەبجات دەی أفضل بالخوش بو زيطليها وما توقف زۆر سپاس هاوڕێکەم یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر منیش زۆر دڵخۆش بوو بەبینی نیەوە سپاس چۆنی باشی ناوت چییە باشە نبات تۆ پێ خۆشە هاتۆ بۆ هەڵەبجە پێ خۆشە بەردەوام من ببینی کەواتە لە بیرێ نەچێ ڕۆژانە سەعات 5 عەسر هەتا 6 عەسر سەیری شاشەی کورسات بکە لەوێ ماوەی مناڵان نەبینی لەوێ من نەبینی تەوار و هاوڕێکانم مەبینی باشە هادی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ شارە جوانەکەی هەڵەبجە دەی بە سەوتی بەرز وەکو من زیتەڵە بەخێر بێ زيطلع غير بۆ شارە جوانەکەی هەڵەبجە ئەفەرین یەک چەپڵی بێز بۆ هاوڕێمان هەربژی دەست خۆش سپاس چۆنی باشی ناوت چییە لیا ئەفەرین ئەی من ناوم چییە زیتەڵە ئەفەرین تۆ سەیری شاشەی کورساتەکەی لەوێ من نەبینی ئەی پێ خۆش ئەمڕۆ هاتووم بۆ هەڵەبجە ئەفەرین هەدی گۆرانیەکەم بۆ بڵێ لیا ئاڵێ کەروێشک لانە و لانە گوێی لەسەر پشتانە زۆر ژیر و میهرەبانە ئەوە زانی ئەفەرین ئەی تۆ حەزت لە قوتابخانەیە ئەوە باشە بە سەوتی بەرز قسەکە بۆی هاوڕەکانی تریشی گویان لێبێ دەی حەزت لە قوتابخانەیە باشە بۆ حەزت لە قوتابخانەیە لەبەرەوەی کە گەورە بووی لە پاشە ڕۆژە بین بە شتێکی باش وایە یەک چەپڵی بەهێزی بۆ لێن هەربژی دیارگرا چۆنی باشی ناوت چییە ئەفەرینەی تەمەنت چەنە تمام ششة باشە پرسیارێکی لێکەم ئەگەر بە ڕێگاکە ڕۆیشتی پیاوێکی بە تەمەن عەلاقەی زۆر پێبوو بیباتەوە بۆ ماڵەوە نەیەتوانی عەلاقەکان هەڵگرێ تۆ چیەکەی الرمي الجوتية دم بيخمس سر شوستكي ولا ئەفەرین شتەکانیشی بۆ هەڵەگری وایە هەتای گێری تۆ ماڵی خۆیان لەبەرەوەی پێویستە ئێمە ڕێزی کەسانی بە تەمەن بگرین لەبەرەوەی پێویستە هاوکاریان کەین باشە ئەفەرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر هەربژی دەست خۆش چۆنی باشی ناوت چییە محەممەد لە پۆلی چەنی باشە قوتابخانە خۆش بووە بزاڵ وانەکانە بە باشی خوێن ئەفەرین محەممەد گۆرانێکم بۆ بڵێ كرشلا دولارة كلا سرفستانة زوجي مهربانة ماسك دكار رجالة كروك زورية رخينا كورونايا خويا قوجا ورقاني وباريس المجواني كاتكا ياري أكا ويا سرشيناكا شاويناني بقوا دستكاني جانتشوا ئەفەرین یەک چەپڵی بەهێز بۆ کاکە محەممەد هەربژی محەممەد گیان چۆنی باشی منە خۆشەوێ پێ خۆشە بین بە هاوڕێ یەکتری باشە کەواتە بەردەوام چاوە لە شاشەی کورسات بێ کە ڕۆیشتەوە بۆ ماڵەوە بە هاوڕێکانە بڵێ ئەمڕۆ زیتەڵە هاتبوو بۆ شاری هەڵەبجە بەردەوامە بێت چاومان لەسەر شاشەی کورسات بێ هەموو ڕۆژێ ساعت 5 عەسر هەتا 6 زیتەڵە و هاوڕێکانی بەرنامەیان هەیە و نەبینن باشە ئەفەرین هەتی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چامانە خۆشم دەوێی پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ بازی گەل و خاکم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو تواناوێزم سنگم دەکەم بە خەڵخام بوو بەرگری نیشتیمە ئەفەرین تۆ کوردستانە خۆشەوێ ئەی ئەبێ هەوڵ بێ تێبکۆشی لەبەرەوەی نەوەیەکی باشە لێ دەرچێ خزمەتی گەل و نیشتیماکەی باشە یەک چەپڵی بێز بۆ باوڕێیازی جەمال هەربژی دەست خۆش چەپڵەکانتان وحەفیظ